شوێنەوار ناسە جیهانیەکان بۆ کنە و پشکنین دەگەڕێنەوە ئیدارەی سەربەخۆی سۆران. سڵاوتان لێبێت، پشتیوانکەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بەپێی زانیاریەکانی یەک باس، زیاتر لە 1000 شوێنی شوێنەواری لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوونیان هەیە. ئەم شوێنانەش کە کاری کنە و پشکنیان تێدا ئەنجام دەدرێت، ئەشکەوتی شانەدەرە لە سنووری قەزای مێرگەسۆر و هەروەها گردەدەشتە لە سنووری ناحیەی دیانە سەر بە قەزای ناوەندی سۆران. گردەدەشت شوێنێکی شوێنەواریە و بڕیارە شوێنەوار ناسە جیهانیەکان لەم مانگە بگەڕێنەوە بۆ کنە و پشکنین لەم دوو ناوچە شوێنەواری. دکتۆر عەبدوڵوەهاب سولێمان، بەڕێوەبەری شوێنەواری و کەلەپوری سۆران، لەم بارەوە بە یەک باسی ڕاگەیاند. شوێنەواری گردەدەشت دەکەوێتە دەشتی دەڵەزیان لە سنووری ناحیەی دیانە سەر بە قەزای ناوەندی سۆران. شوێنەکە هاوشێوەی گردێکی دەستکرد هەڵکەوتووە و هەروەها گردەدەشت مێژوویەکی زۆری هەیە و بۆ هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. لە ساڵانی ڕابردوو کاری کنە و پشکنین لەم گردە شوێنەواریە کراوە و ئەنجامی باشیشی هەبووە. ئاماژێ بەوەشدا دوای ئەنجامدانی گرێبەستی بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و کەلەپور بە هاو ئاهەنگی تیمەکانی شوێنەوار و کەلەپوری سۆران. ماوەی چەند ساڵە شوێنەوار ناسە جیهانیەکان کاری کنە و پشکنین لە گردەدەشت و ئەشکەوتی شانەدەر لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دەدەن و بەپێی گرێبەستەکە بڕیارە لە مانگە جارێکی دیکە شوێنەوار ناسەکان لە ئەڵمانیاوە بگەڕێنەوە و بە هاو ئاهەنگی نێوانمان کاری هەڵکۆڵین لەم شوێنەواریانە بەردەوام بێت. بەڕێوەبەری شوێنەوار و کەلەپوری سۆران دەشڵێت پێویستە ئەم پارچە گۆزە و کەرستانەی کە دەدۆزرێنەوە لە مۆزەخانەیە کۆ بکرێنەوە و تاکو و پارێزراو بن، پارێزگاریان لێ بکرێت کە تا ئێستا سەدان پارچە شوێنەواری مێژووی دۆزراونەتەوە. بە ئەو مەبەستە داوامان لە هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کردووە، بەڵێنەوەی داوە کە داواکاری ئاراستەی شارەوانی و گەشت و گوزار بکات بۆ ئەوەی مۆزەخانەیەکی شوێنەواری کەلتوری لە سنوورەکەمان بکرێتەوە کە بڕیار وایە ساسان عەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکات. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەش کردن. هەر شاد بن.